بەڕاستی کاتی دەرەزەکە هاتو بینیمان هەمان نمرەیە بەڕاستی خۆن پێ نەژە زۆر زۆر پێکەنین و سوپاسی خوان کرد کە هەمان نمرەش بوو من بەخۆ نمرەی 98.28 هینا بەڕێ ڕاستیشە خوشکی خۆم پارە ساڵی پێرا کە یانیگە 2025 بووم ئەمن ئەو 2023 ئەوشتوانی هەمان نمرە بەدەست بێنیتن ئەوە قەدەری خوای گەورە بکە بە هەمان شێوە 98.8 لا زانستی بوو یاخود لا وێژەیە زانستی بوو خوشکەکەشت بە هەمان شێوە بەڵێ ئەمان زانستی چۆن بوو بۆ تۆ کە لەگەڵ خوشەکەتە کە بی دەرەجەی تۆ هاتەوە بینتان دەرەجەکەتان هەمان شتە بەڕاستی کاتی دەرەزەکە هاتو بینیمان هەمان نمرەیە بەڕاستی خۆن پێ نەژە زۆر زۆر پێکەنین و سوپاسی خوان کرد کە هەمان نمرەش بوو زانکۆلاین پڕ کردوتەوە بەنیازی چ بەشێکی بەڵێ زانکۆلاینم پڕ کردەوە بەڵام بەنیازبوونی بەشەکە خوای گەورە چ پێ باش بی ئەم دینتە سەر ڕێ و سوپاسی خوای گەورە دەکەم کە ئەو نمرە بەدەستی بەشێکت لە سەرەتاکان دیاری کردەوە پێویستە کابرم من بەخۆ پزیشتی گشتیم دانایە چکە لەمویان بەرزتر ئەگە دوای حەزەکەم لە ناو دریگۆڕات و ئەم نزمی بکەم لە بەشەشکە خۆت حەزت لە چ بەشێکانی ئەمن بەخۆ تا ئێستا بیرکردنەوەکم لێ نەبووە داکو بام هەرگیز ئەو شتیان نەکردەوە برێ دەبی ئیلا ئەوە یان ئەوە هەمیشە بەمیانە گوت بخوینە دەرەزەکەی بینە چکە لە ژیان وەکو کۆمەڵە دەرکێشی داخراوە لە نمرەی پۆی 12 وە دەردەخکات و کلیری چەند دەرگات لەکنە بۆیە ئەم هەوڵمدا بەس نمرەیەشی بەر باش بینم بۆی بتوانم زۆرترین ڕێژ دەرکەکەم بکەمەوە